تەوتینمان کرد کاکە بەس نییە لە بەغا لە بەرزکردنەوەکەمان شتەکانمان شایستەمانە یا هەمومانە لە جێ خۆیان معاش وەرەگرین وەڵی سوزانم خۆ هەمومانیان زیینە بە چاڵ کردووە وەکو ئەنفالەکە هەمی تەقاوت بووە مەجموعەیەکی کەم ماوینەتەوە کەس نازانێت داهاتی ئەم وڵاتە ئاوەی بە ئاسمان قوتیانە دیارە نازانین داوا لە هەرێمی کوردستانەکەین لەبەروی ئێمە عایدی هەرێمی کوردستانی بەڵام لەگەڵەوەشە داواکاریمان ئەوەیە بچینە سەر بەغا تەوتینمان کرد کاکە بەس نییە لە بەغا لە بەرزکردنەوەکەمان شتەکانمان شایستەمانە یا هەمومانە لە جێ خۆیان معاش وەرەگرین ئەم هەفتاڵن ئەرۆڵای شەڵا معاژە درێ هەفتەی دۆمەڵن نەبەخوا پەشیمان بوونەوە داهات نەچوو ئەمە مشکلەی کارمەند و سەحە و مامۆستا و خۆبەخش و خەڵک نییە وەڵی سوزانم خۆ هەمومانیان زیینە بە چاڵ کردووە وەکو ئەنفالەکە هەمی تەقاوت بووە مەجموعەیەکی کەم ماوینەتەوە مەجموعەکەی کەشمان هاکە 3 ساڵی تر گسکی لێ درێ کەس لە خەسخانە نامێنێت تەقاوت دەبینێ من وەکێکیان من وەکو هەموو کارمەندەکان یەکی 3-4 شادەمان هێناوە بەڵێ ئێمە بۆ بیلبیلەی چاومان ئیش بۆ گەلی کورد ئەەکەین چونکە ئێمە هەمومان کورد نەک هەر کوردی ئێرە کوردی باکوور بێ باشوور بێ ڕۆژ هەڵادیا ڕۆژ ئاوە بە بیلبیلەی چاومان خزمەتیەکەین بەس حەق و حسابێک بن بە خۆمان خۆی ئیشیش هەر زۆر کەمە ئێستا من حاڵی حاضر 3 لە بەم تەخەڕوجەکە سیانم تەخەڕوجی گرێگیکان ئەم ساڵ ئاخر ساڵەتی تەخەڕوجەکە لە هیچ شوێنێکا وەرنەگیراون ئێتر داوا خۆیەکیان 5 ساڵێتر خۆی تاقەتیەچە لەکوێ وەربگیرە هەنەبێ نایخاتە شوێنەکەی خۆمەوە کە ئیش بکات بڵێ کاکە با حەق و حسابی گەنجەکەی بەمێ کەس نازانێت داهاتی ئەم وڵاتە ئاوەی بە ئاسمان قوتیانە دیارە نازانین